گرژەکانی نێوان ئێران و ئەمریکا ڕیشێکی مێژووی هەیە، بەڵام ناوە لە دوانەکانیان دژ بە یەکتر تونتر دەبێت. لە ماوەی ڕابردوودا ئێران هەوڵی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبی بە تایبەتی سعودیە دەدات. کۆبوونەوەیەکی چوارقۆڵیشیان لەگەڵ رووسیا، تورکیا و سووریا لە مۆسکۆ هەبووە. لەلایەکی دیکەوە فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا دەنێردرێنە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەوڵیەوە دەدرێت کە ڕووبەڕووی ئەو مەترسیانە ببێنەوە کە ئێران لە ناوچەکەدا دروستی کردووە. هەموو ئاماژانە چه پەیامێکی گرنگن و چه گۆڕانکاریەک لە ناوچەکە ئەگەری هەیە ڕوو بدات لەگەڵ ئەم دەستپێکی ئەم گرژی و ئاڵۆزیانەدا. میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت بەڕێز بژار تەها خەلیل، شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. لەگەڵ بەڕێزیان لەم بارەوە زیاتر قسە دەکەم. بەڕێز بژار، ئەم کاتت باش. ئەمریکا 12 فڕۆکەی جەنگی هەڵگری بۆمبی ئەتۆمی ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە، دەگوترێت بۆ وەڵامدانەوەی هەڕەشەکانی ئێرانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەو هەڕەشانەی ئێران چین کە ئەمریکایی وا بە پەلە خستۆتە خۆ، ئایا ئەگەری ڕووبەڕووبوونەوەی نێوان ئێران و ئەمریکا لە ئارادایە؟ ئێوارەی بینەرانی بەڕێز و ئێوارەی جنابتان باش. دیارە کێشمەکێشمی نێوان ئێران و ئەمریکا جزورێکی زۆر کۆنی هەیە. ئەمە لە ئێستاوە نیە، ئەمە هەر حاڵەتێکی مەدوو لە بینی ئێران و ئەمریکا هەربووە. دوجار بیرمان نەچێت ڕۆژی لە ڕۆژان ئێران باشترین خزمەتکاری بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ لە خەلیجە، بەهۆی وجودی ئێرانیەوە بەدەیان چەک و بنکەی سەربازی لە خەلیجا دروست کراوە و لە کاتی ئێستا گۆڕانکاریەکان جۆرە لە جۆرەکان چۆن وەرچەرخانێکی تایبەتی بەخۆوە بینرێ. چاوەڕوان بوون لە دوای ئەو چالاکیانی کە چالاکی ئەتۆمی ئێرانیە، لە دوای کە مفاوەزاتەکان گەیشتنە بنبەست، لە دوای ئەو هەڕەشە و گوڕەشانەی کە چ ئێران بۆ سەر ئیسرائیل یاخود ئەمریکا یاخود دەوڵەتەکانی چواردەوری هاوپەیمانی ئەمریکا هەیەی، لە ئەگەری ئەوا بوو کە بەدەیان جار لێرە و لێرە سەرۆکەکان تەسریحیان داوە خیاری عسکەری یاخود ئەگەری بەکارهێنانی هێزی سەربازی ئەگەرێکی لە ئارایە و لێرە و لەوێ مەدووجەزری پێکرێ. ئەوەی کە هەیە بەڕاستیەکەی من چاوەڕوان بووم لە دوای ئەم جێژنە لێدانی عسکەری یاخود گورزی عسکەری لە ئێران بدرابایە. بەڵام بە بڕای من لە ئێستا ئەو گورزە ئەو گۆڕانکاری عسکەریە لەگەڵ ئێران ڕوو نادا، بۆ لەبەرەوەی کە ئێران وڵاتێکی زۆر زانترە لە ڕووی سیاسەتی نێودەوڵەتیەوە. تەماشا بکەن لە ساڵی 1970 کاتێک کە ئەم ڕژیمی ئێران و ئەم حکومەتی جمهوری ئیسلامی هاتوۆتە کایەوە، لەو ساڵەوە کێشمەکێشمەکەی کە هەموو تەزدیدی هەموو ئەزمەکانیان بۆ دەرەوە کردووە، بۆ دەرەوەی ئێران کردووە. تەماشاکەین لە سووریا، لە لوبنان، لە یەمەن، ئەمانە کێشمەیان دروست کردو و کێشیان دروست کردو بۆچی؟ بۆی کە ئەنزار یاخود دیدی دژمنەکانیان لەسەر خۆیان کەمکەنەوە و قمار و ڕیحانەکە بخەنە سەر ئەو. باشە بەڕێز بژار، کەواتە جەنابەت پێت وایە گۆڕانی سیاسەتەکانی باشە گۆڕانی سیاسەتەکانی ئەمریکا فەرمی باشە ئەگەر ئیجازەم فەرمی ئەمەی کە هەیە ئێستا من بۆیە ئەمەکو دیباژەیەک وەکو شەرحێکی پێشەکی قسەم کرد. ئەمەی کە ئێستا ئەمڕۆ لە ساحە کار ڕوو ئەدات، ئەو بزوتنەوە سەربازیە یاخود ئەو شەڕە سەربازیەی کە لە ناو سوودانە ڕوو ئەدات، دیارە عرابی هەموو حرەکە ئیسلامیەکان کە بە تایبەتی شەڕی مەزهەبی و شەڕی ئیختیلافی مەزاهبی ئیسلامی هەبێ، ئێران لێرە و لەوێ دەستێکی تیا هەیە. ئێران ئەم کێشمەکێشپەی لە سۆدانە دروست کردووە تەنها بۆ دروست خستنەوەی ئەنزار لەسەر خۆی. بۆ لەم کاتا کە ئەمریکا سەرقاڵی گۆڕانکاریەکانی ناو سۆدانی ژەبێ هەبێت، ئەگەری لێدانی سەربازی ئەگەرەکە کەمتر ئەکاتەوە. بەڵام بتەوێت ئێران گەشتوەتە بنبەست لە مفاوەزاتی چەکی ئەتۆمیە و ئێران تەسریحاتی گەرمگوڕی هەیە و دروستبوونی چەکی ئەتۆمی لە ئێرانە بۆ خۆی مەترسێکی زۆر گەورەیە، هەم بۆ سەر ئیسرائیل کە ئەمریکا عەرابێتی و هەم بۆ سەر دەوڵەتەکانی چواردەوریش. و ئەو ڕێکەوتن نامانەیش کە لێرە و لێرە ڕوویداوە لەگەڵ سعودیا، بە بڕوای من بۆ ئێران جگە لە تەکتیکێکی سیاسی اتفاقیەکی جەوهری و ناوەڕۆکی نییە. باشە بەڕێز بژاریستمەوە بپرسم، کەواتە بەڕێزت پێت وایە گۆڕانی سیاسەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەیوەندی بە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ئەو ناوچەیە هەیە، چ
چ بە ئێرانەوە بێت چە وڵاتانی دیکەوە بێت کەواتە ئێران ئەمریکا بە پێی بەرژەوەندیەکانی خۆی مامەڵە لەگەڵ ئێران دەکات چ کاتێ پێویست بکات لەگەڵی ڕێک دەکەوێت چ کاتێ پێویست نەکات لەگەڵی دانادەشێت. بەڵێ خۆی لێرانە لێرەش دوو لێکدانەوە هەیە ئاگادار بە ئەمریکا دۆستی دایم و دژمنی دایمی نەبووە یاخود با بڵێن هەر لە کۆی سیاسەتە دۆستی دایم و دژمنی دایم نییە بەڵام هەمیشە بەرژەوەندی دایم هەیە لەلایەکی کەوە چەمکەکەی تریەگەر لێک بینەوە ئێستا ئەمریکا لە خۆ ئامادەکردنایە بۆ ئینتیخاباتی داهاتوو باشە کۆکردنەوەی دەنگ شەڕی ئینتیخاباتی و شەڕی کورسی ئەمانە بۆ خۆی ئەبێ حرەکەیەک هەبێ کە ئەم حرەکەیە چۆنە لێ سۆزی هاوڵاتی ئەمریکیەکان ڕاکێشێ و بەو سۆزە دەم کۆ بکرێتەوە باشە لێرە کەواتە لێکدانەوەکان لێرە قورستر ئەبێ بۆ تۆ لە بەرامبەر شەڕی ئۆکراینیا بابینەوە بۆ سەرغافورە باشە بابینە ئێران ئەنجا ئەو مەسالیحە اقتصادیانیش کە هەن لێرانە لێکدانەوەکان تۆزێک ئاسانتر نییە ئەرجینا کۆی هەموو ئەم کێشمەکێشمانەی کە هەیە جگە لە کێشمەکێشمێکی اقتصادی زۆر باشە جگە لە کێشمێکی ئەوەی کە خزمەت بە بەرژەوەندی اقتصادی و دەوڵەتانە ئەگەێنێ شتێکی تر نییە بەڵام ئەمانە ئەبنە مەهانە بۆ جێبەجێکردنی ئەو باشە بەڕێز بژار لە کۆتایشتا گەر بە کورتی وەڵام بدەیتەوە وەکو ئاماژەت پێکرد هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڕێوەیە کۆماریەکان و دیموکراتەکان دوو سیاسەتی جیاوازیان هەیە هاتنە سەرکاری جارێکی دیکەی کۆماریەکان هیچ لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئێران دەگۆڕێ سەیکە ئەوەی کە لە ئێران لە ئەمریکا هەیە سیاست بە دەقەوسەعات ناگۆڕێ لەوێ سیاست استراتیژە و ئەوان کاری درێژمەودای لەسەر ئەکەن باشە ئەو سەرۆکەی کە دێتە ئەوێ جگە لە کار بەڕێکەرێک یاخود وەک مۆزەفێک لەوێ شتێکی کە نییە لەوەی کە ئەوەی مرکزی سناعی قەرار با بڵین مەطبەخی سیاسی ئەمریکی زۆر لە پشتەوەیە سەرۆک کە دێتە ئەوێ جگە لە جێبەجێکارێک شتێکی کە نییە بەڵام لەم کاتانە خۆ دەزانی ئەحزابی سیاسی چ بەنسبەت جمهوریەکانەوە یاخود بەنسبەت دموکراتەکانەوە کار لەسەر سۆز و عاتیفەی هاوڵاتیەکانی خۆیانەکەن بۆچی بۆ ئەوەی کە دەنگەکان با بڵێن میزانی دەنگەکان بەلای ڕاست و چەپە یاری پێ بکەن زۆر باشە بەڕێز بژار تا خەلیل شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر سپاس لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24